بۆ کاریگەریەکانی بۆ ئەوەی کاریگەریەکانی تیشکی خۆر لەسەر پێستمان دروست نەبێت بۆ ئەوەی کە تیشکی سەر و بنەوشەی کاریگەریەکی زۆر خراپی لەسەر پێستمان نەبێت چی بکەین باشە و چۆن خۆمان لە تیشکی خۆر بپارێزین دژە خۆر چۆن بەکاربێنین هەموو ئەم پرسیارانە ئاراستەی میوانەکەمانەکەین ئەویش زۆر بەڕێز دکتۆرە ڕۆشندارە پسپۆری نەخۆشەکانی پێست و جوانکاریمان لەگەڵا بێت دکتۆرە فەرموو بانی باش جنابەت فەرموو دکتۆرە بەخێر بێت زۆر سپاس دکتۆرە لە چینە جەژنەوە و دوای جەژنیش گەشت و سەیرانەکان دەست پێکات و کەسانێکی تریشان کە ڕەنگە ئاسڵن کارکردنەکەیان لەبەر تیشکی خۆرا بێ ڕۆژانە بەرکەوتنێکی زۆریان لەگەڵ تیشکی خۆرا هەبێت بەگشتی کاریگەریە خراپەکانی تیشکی خۆر بۆ سەر پێست چییە؟ طبعا ئەمە شتێکی زۆر دووبارەشەکە ئەیڵێنەوە بەڵام زۆر کەس هەیە وەکو جەناب وت کارەکەی ڕەنگە لەبەر خۆر بێ یاخود ئیتر کە جێ خۆشە بێ ناتوانێت لە ماڵەوە داینشی پێی خۆشە بڕاتە دەرەوە لەم کاتە هەتاوەکەش ئەتوان بڵێم وردە بەقوترە بێ و یاخود نزمە و کەسەکان بیریانە چێتەوە کە ئەمە پێویستە بە شێوەیەکی باش پارێزگاری لە خۆیان بکەن بە تایبەتی لە بۆنەکانە وەکو نەورۆز و جەژن و ئەم کاتانە بە دەرەجەی یەکەم ئەتوانین بڵێن ئەمە سووتانی پێست ئەبێ خۆمان لە سووتانی پێست پارێزین با بڵێن بە تایبەتی مناڵەکانمان چونکە ئەمە ئەگەر چەند جار یای چەند قوڵ بێ ئەم سووتانە یاخود چەند جار تووشی ئەم سووتانە بێت ئەمە ئەبێتە هۆی کێشەی دروستبوونی شێرپەنجەی پێست لە داهاتووە لە کەسەکە کە گەورە ئەبێت یاخود دروستبوونی پەڵەی جۆرا و جۆر لەسەر پێست ئەو کەسانەی کە با بڵێن شڵی پێستیان هەیە کە پێڵەن فرکلز خاڵی وردی کاڵە ئەمانە لە بەهارە لە پڕێکا بۆیان ئەگەڕێتەوە ئەگەر لە زستانی شانەما بێ یاخود تۆخە بێتەوە لەوانەی کە هەیەە و زیاد ئەکات ئەو خانمانەی کە ماڵیان هەیە یاخود پەڵەیان هەیە ئەبێ لە هەموو کە زیاتر خۆیان پارێزن لە تشتی خۆر چونکە ئەمانە ئەم پەڵانیان قوڵتر و تۆختر ئەبێتەوە و زۆر ئەستەمتر ئەبێت چارەسەرکردنی هەنەجار هەر چار نابێ یاخود ئەبینی چارەسەری کردو بەڵام لە پڕێکە ئەگەڕێتەوە ئەو نازانێت چییە نازانێت کە ئەمە مەسەلەن بۆن لە ژوورێکی ئاوایە کە پەنجەرەکانی گەورەیە تەنانەت دانیشتنی ئەبێتە هۆی دروستبوونەوەی پەڵەکانی بە هەمان شێوە هەنێک خانم یاخود هەنێک کەسی کە بۆ هەنێک دەرمان بەکارێنن بۆ هەنێک نەخۆشی تر بۆ نمونە هەنێک دەرمان هەیە بۆ نەخۆشی جگەر یا گورچی لە هەنێک کێشەی تر بەکارێت ئەوە هەستیاری پێ زیاترە کات بە هەتا و پەڵە و جۆرێک سووربوونە و کێشەی تر دروستەکە بە بەسیترین با بڵێن چوونە بەرهەتاو ئەو خانمانش کە هەنێک حەبی هۆرمۆنییان حەبی تر بەکارەهێنن ئەوانیش پەڵەکانیان و ماڵەکانیان زۆر بە خێرایی ئەگەڕێتەوە تۆخترە بێتەوە لەگەڵ هەتاوە هەنێ جار نازانێت سەبەبەکەی چییە بەڵام کەلەیە پرسین لە با بڵین لە پرسیارەکانە دەرەکەوێ هەنێک دەرمان وەرەگرێ یاخود هەنێک حەبی هۆرمۆنی وەرەگرێ لە هەمووشی گرنگتر ئەمە ئەبێتە هۆی پیربوونی پێست بۆ نمونە چرچی پێست هەتا زیاتر بمێنێتەوە ئەو کەسە لە بەرهەتاوە با بڵین لە دەدەقە زیاتر کە ئەم کێشانەی زیاتر ئەبێت بۆ نمونە ئەم کەسە مەسەلەن ئەگەر پێستی چەور بێ یاخود ئەستورتر بێ ئەبێتە هۆی خراپتربوونی کێشەکەی و وەکو ساڵ بە ساڵ پێستەکەی وەکو چەرمی لێت با بڵێن چرچەکان قوڵترە بنەوە چرچی تازەشی بۆ دروستە بێت تا پێستی چەور بۆ ئەم کەشە هەستیارترە یان پێستی وشک بەڵام با پێشەوە من ئاماژێ بۆ ئەمە کە لە ئێستایە تەوەرەکە ئێمە بە میواندارەتی بەڕێز دکتۆر ڕۆشندارە بە شێوەیەکی لایڤ لە پیجی کورسات برۆدکاستینگ و پێشکەشتانی ئەکرێت ئێوەش هەر پرسیارێکتان لەبارەی ئەوەی کە چۆن لە کاتی ئیتر خەریکە هەوا گەرمەکە خزمەتی پێستان بکەن و ئاگاتان لە پێستان بێت و بیپارێزن هەر پرسیارێکتانێ ئەتوانن بیکەن لەبارەی خۆتان مناڵەکانتان و بۆی کە بزانین بە شێوەیەکی دروست ئاگامان لە پێستمان بێت
ئەوەی کە هیچ کێشەیەکی تەندروستی بۆ دروست نەبێت و یاخود ئەوەی کە ئاسەواری پیریز و لەسەری دەرناکە. دکتۆر باسی ئەوە تەکردە نابێت زۆر جار لای خۆمان ئەڵێن پێستی چاور باشە درەنگتر پیرە بێت. ئێستا پێستی چاور بۆ بەرخۆر یعنی خراپترە یان پێستی وش کامیان؟ ناتوانین بڵێن یەکیان خراپترە لەویتر، بەڵام زووتر کاریگەریەکە وەرەگرێت کامیان؟ پێستی تەنک و کاڵ گەورەترین کێشەی هەیە بۆ بەرخۆر. هەتا پێستەکە تۆختر بێ زیاتر پارێزراوە لە زیانەکانی تشکی خۆر. واتە لێرە زۆر جیاوازێکی زۆر گەورە نییە لە بینی پێستی چۆر و پێستی وشکە، بەڵام ئەم تشکی خۆرە ئەبێتە هۆی خراپتربوونی پێستی چۆر و پێستی وشکیش لە هەمان کاتە. پێستە وشکەکە وشکترە کاتەوە، خورانی زیاترە بێ، تەنکترێکاتەوە وەکو با بڵێنێ ماڵەکو کاغەزی لێ وردە پەڵەی زیاتر بۆ دروسە بێ، بە هەمان شێوە پێستە چەورەکە چەورترە بێ هانی ڕژێنە چەورەکانە کە چەوری زیاتر بڕێژن وا ئەکات ئەمەش واکە لە کۆتای بێتە هۆی هەوکردنی زیاتر و دروستبوونی زیبکە و پەڵەی جیاواز کە زیاتر پەیوەندی تایبەتە بە پێستی چەورەوە هەنێک پەڵەی خۆر هەیە ئەوە هینێکی لەسەر ئەبێ وەکو با بڵێن قەتماغەیەکی لەسەرە قاوەیە. ئەمە زیاتر لە پێستی وشکە چەورا دروستە بێ، پێستی وشکیش هەنێک پەڵەی جیاوازی تری هەیە توان بڵم لە هەردووکە دەرەکەوێت بەس لەمانەیە بە تایبەت دەرەکەوێت زووتر دەرەکەوێت. زەمینەیەک هەیە لە پێستێنە لەبار بۆ دروستکردنی پەڵە و کێشە؟ بەڵێ ئەڵم خۆیان ئەم کەسانە زەمینێک لەسەر پێستیانە هەیە بۆی کە لەگەڵ ئەو بەرهەتاوکەوتنە ئەمەنەی تر کێشەکان زۆرتر. بەڵێ تا ڕادەیەک بەڵێ بە هەمان شێوە وتمان هەنێک پەڵە هەیە پێڵەن پەڵەی هەتاو تۆزێک کەمێک جیاوازە ڕێک ئەناسرێتەوە شکڵەکەی قاوەی باوە زیاتر و دەوروبەرەکەی تۆزێک وەکو وایە ئەم پەڵەیە ڕژابێ بە پێستەکەیە. ئەمە زیاتر بە تێپەڕبوونی کاتیش دروستە بیا بەچوونە تەمەنەوە شارەسەر ئەکرێت، بەڵام هەتا زیاتر لەبەر خۆرەکە بێ ئەم پەڵەیە زیاد ئەکاتە تۆختر بێت و هەنێک چانسیشی هەیە ئەم پەڵانە بگۆڕێن بۆ شتێکی خراپتر یاخود شێرپەنجەی پێست. بێگومان تشکی خۆر با تۆ کەمێک باسی باشەکانیشی بکەین، بەڵام لە ڕێژەیەکی کەمە لە 10 دقە زیاتر نەبێ بە تایبەتی لە پێستی کاڵە هەتا تۆختریشە بێتەوە ئەتوانێت تا نیو سەعات تا بمێنێتەوە بە بێزیان. باش ئەمە کاتێکی دیاریکراوی هەیە لەو کاتەیە ئەتوانین شتێ بەر تشکی خۆر بۆ ئەو بێگومان ئەتوانین مەسەلەن لە سەعات 10 یا پێش سەعات دەبڕۆن یا لە دوای سەعات 4ەوە یاخود هەر لەو بینەیە لە بینی کاتژمێر 10 بەیانی بۆ 4 عەسر ئەتوانین بڕۆین بەس کەم بمێنینەوە وەکوتم لە 10 دقە چارەکی زیاتر نەبێ بۆ ئەوەی بۆ نمونە یارمەتی دروستبوونی ڤیتامین دیە لە پێستا. ئەم ڤیتامین دیکەش یارمەتی با بڵین هەڵمژینی کالیسیۆمەیە کە ئەویش خۆتان نەزانن شتێکی باشە. بۆ نمونە هەنێ جار پێستەکە جوانترەکە وەکوتم ئەگەر لە 10 دقە چارەکێک زیاتر نەبێت پێستەکە جوانتر دەرەکەوێت. هەنێک حاڵتی هەوکردن وەکو زیبکە یاخود سەدەفی ئەگزیما ئەمانە کەمێک باشتر ئەبێ ئەگەر لەو وەختە زیاتر نەبێت. ئەمە بە پێستێکی پاک بێ دژەخۆر. بەڵێ بەبێ دژەخۆر ئەتوانی بە هەمان شێوە مانەوە لە تشکی خۆرە لە ڕۆژێکی هەتاوە وەکو ئەمڕۆ بۆ نمونە ئێمە هەمووەستاین ئەمڕۆ دڵمان خۆشتر بوو لە ڕۆژەکانی ترە دڵە خۆشترە بێ خەوت باشترە بێ بە هەمان شێوە پێستەکە لە کۆتاییە جوانترە بێ. بەڵام ئەمە هەمووی لە وەکوتمان لە ڕێژەیەکی کەمە لەمە زیاتر بێ هەموو ئەم حاڵتانە خراپترە بن کە سووتانی پێز ڕوویە با بڵێن ئەم چینی سەرۆی پێستەکە هەڵەیە پێستەکە توانای ئەوەی هەیە کە خۆی چاکاتەوە چونکە تقریبان لە نێوان 20 ڕۆژ بۆ 30 ڕۆژە زوو ئەمە هەڵەیە خۆی تازاکاتەوە بەڵام بە تێپەڕبوونی کات و چوونە تەمەنەوە ئەمە ئەم توانایە کەمترە بێتەوە بۆیە هەر چانسی دروستبوونی هەنێک کێشەی پێست لە تەمەنی گەورەترا زیاترە وەکو شێرپەنجەی پێست. باشە دکتۆرە باز لەواکەیت کە لە 10 دقە زیاتر بێت کاریگەریکی خراپی لەسەر پێستمانە بێت. بەڵێ بەڵام کەسانێکن کە بە ناچاری
بە نەک دەدەقە زیاتر بە کاتژمێر دوو کاتژمێرژی بەرە خۆرە ئەمێنەوە توانە چی بکەن چۆن پێسیان پارێزن ئەمە کۆمەڵێک شت هەیە یاخود خاڵ هەیە کە ناسراوە ئەبێ بیکەن بە بەردەوامی بۆ ئەوەی بەڕاستی تووشی ئەم کێشانە نەبنەوە چکە ئەمە چاک نابێ یعنی کاریگەری هەیە ئەبێت لەسەر دەرکەوتن یان لەسەر تەنانەت باری دەرونی کەسەکە یەکەم شت بەکارهێنانی دژەخۆرە بەڕای من دژەخۆرە کە گونجابێ لەگەڵ جۆری پێستەکەی و با بڵێن تەنانەت ڕەنگی پێستەکەشیە هەتا کاڵتر بێ پێستەکە ئەبێ دژەخۆرەکەی بەقوەتتر بێ و زووتریش دووبارەی کاتەوە کە لە دەرەوە بوو بۆ نمونە لە دوو کاتژمێری بەسەران نەڕوا تازەی کاتەوە ئەتوانین دەموچاوەکەی یا بە شتێکی پاک پسڕە یا بیشوە و تازەی کاتەوە لە دژە خۆرەکەی ئەبێ لە سی کەمتر نەبێ ڕێژەی پارێزراوەکەی لە SPF بەڵێ ڕێژەی پارێزە چییە پەنجاکە چییە؟ بەڵێ ئەمە ڕێژەی پارێزانە لە تشکی خۆر سن پرۆتەکشن فاکتۆری پێڵێن ئەمە بۆ نمونە با بڵێن سیەکە سیەکە ئەو ژمارە ئەوواگەینە کە تۆ سی ئەوەندە جار ئەتوانیت لە تشکی خۆرە بوەستیت بەم دژە خۆرەوە وەک لەوەی کە بەبێ تشکی خۆریان بێک هەتا سوتاویەکت بۆ دروستە بیا سوربوونەوەیەک بۆ نمونە ئەگەر بەبێ دژە خۆر لە بەر تشکی خۆرە بوەستیت زۆر زووتر تووشی ئەم سووتاناوی بەڵام ئەگەر بۆ نمونە SPF دانابێ سی جار زیاتر ئەتوانی بوەستیت لەبەر بەبێ ڕوودانی سوتاوی پێست یا خود کێشەی پێست. وتمان دژە خۆر ئەمە زۆر گرنگە بە تایبەتی ئەوانەی پەڵیان هەیە ئەبێ من هەمیشە پێیانەڵم ئەبێ لە ناوماڵیشە دژە خۆر بەکاربێنن یاخود لە کاتی چێش لێنانە لە ژووریشەوە بڵێت هەر پێویستە کاگەر بەڵێرم بوو بەڵێ کە هەوریش ئەبێت چکە تشکی خۆری سەر و بنەوشەیی ئەی پێڵێن ئەوە درێژترە یەتە ناوماڵەوە و قوڵ ئەڕوا لە پێستەکەیە و لە ڕۆژی هەوریشە هەربوونی هەیە. ئەتوانین ئەو کەسانە تا بتوانن جلی داپۆشراو لە بەرکەن بۆ نمونە جلەکەی هەتا ئێرە بێت کلااو لە سەرکات تا بتوانێت لە سێبەرا بێت ئەو خواردنەوە زۆر گرنگە شتێکی باشی تریش هیچ ژەخۆر ئەوەیە کە شێدارکەرەوە ئەیا بە پێستەکە نایڵە وشک بێتەوە وەکوتم هەتا زیاتر بنێیتەوە لە هەتاوەکە زیاتر وشک بوونەوەی پێست و پێستی دەموچاوە ئیترە و پێستان ئەو بەشانەی کە بە دەرەوەیە یاخود پێستی سەر وشک بوونەوە و خوران و سووربوونەوە زیاکات بە هەمان شێوە ئەو کەسانەی سەدەفی یاخود ئەگزیما و زیبکان هەیە وردە خراپترە بێت هەوکردنی زیاترەکە سیرەکەی لە پڕێکا زیبکەکان زۆر زیای کردووە ئێمە ئەبێ بەو کەسانە بڵێن کە حەزەکەن پێستیان تۆزێ ئەسمەر بێ تا بتوانن خۆیان پارێزن بە دژە خۆرەوە بڕۆنە بەر هەتاوەکە بەبێت دژە خۆر نەڕۆنەوە باشتر نییە لە هەمان کاتە ئەتوان دژە خۆریش دانێت و بتوانێت ئەو ڕەنە ژوەرگرێت کە پێویستی پێێتی باشە دکتۆر ئایا دژە خۆر بۆ ژن و پیا و جیاوازی هەیە یان هەردووکیان ناتوانن یەک دژە خۆر بەکاربیانن هیچ جیاوازێکی نییە بەڵام بە شێوەیەکی گشتی پیاوان پێیان خۆش نییە دیار بە دەم و چامیانەوە ئێستا زۆر شێوە هەیە کە بە شێوەی جێڵە یاخود ڕاستە و خۆ پێستەکە هەڵیەمژێ ئەمە واکە دیار نەبێت بە پێستەکەەوە ئەمانە هەموو چارەسەرەیە بەڵام بۆ کەسێک کە کێشەی زۆری هەیە یاخود پەڵەی زۆری هەیە بەڕاستی ئەبێت دژە خۆرێکی ئەستور بەکاربێنێ کە فیزیکەڵ فاکتەری فیزیایی تایواتە هەر دیار ئەبێ بە پێستەکەەوە بە تایبەتی و کەسانی ئەڕۆنە سەیران بۆ نمونە یاخود سەر شوێنێک ئاوی تایە مەلە ئەکەن ئەمە ئەبێ هەرە و دژە خۆرە ئەستورە کە دیارە بە پێستەکەەوە زۆر جار سپی دەرەکەوێت ئەو باشترە بەکاربێن لەو کاتانە ئەمە تایبەتمەندیەکەی بەسەر تیوبەکەی و نووسرابێت بەڵێ لە هینەکانە نووسراوە کە ئەمە چیتر بەدەر لە SPF-ەکە چیتری فیزیکەڵ فاکتەری تایە برۆد سپێکترەمی لە نووسراوەواتە زۆر لە UVA و سەر و بنەوشەی A و Bش ئەتپارێزێ دکتۆرە من بۆ هەموو کەسێک هەر باست لەوە کرد کە دوای 2 ساعات دەبێت تازی کاتەوە بۆ هەموو کەسێک هەروە یان بۆ هەموو جۆرێکی دژەخۆر هەر بە هەمان شێوەیە دوای 2 ساعت بێت تازی کاتەوە یان نەخێر جۆرە دژەخۆرێک هەیە یان کەسانێکان
ئاسایی ئەگەر تا 4 ساعتیش تازەی نکاتەوە. نەخێر هەموو کەسە بە تازی کاتەوە ئەگەر لە دەرەوەماوە چونکە ئەم دژەخۆرە دوای سەعات و نیمێک 2 ساعت کاریگەری نامێنێت بەهۆی گەرماکەوە و بەهۆی زۆر جار کەسەکە کە عارەقە کاتەوە یاخود ئیتر ئەجوڵێ ئەمە ئەڕوات نامێنێت لەسەر پێستەکە. باش دکتۆر بۆ پیاو ئەمە ئاسانە 2 ساعت جارە دووبارەی کاتەوە بەس بۆ خاتوونێک لە دەرەوە لە سەیرانە میکەپی کردووە ئەمە چی لێ بکە؟ خۆی میکەپ من ناڵم هەتا بتوانێت میکەپ نەکا باشترە چونکە لەگەڵ خۆرەکە گیرانی کونیلەکان و ئەم کێشانە زیاکە بەڵام لەگەڵ دژەخۆرە یاخود میکەپێک هەیە کە دژەخۆری تێ ئەگەر ئەم جۆرە بەکار بێنێ ڕەنگە باشتر بێت چونکە وەکوتم فاکتەری فیزیکەڵەکەی فیزیاکی زیاتر ئەوەی بیسرە ئەتوانێت هەر توێژێکی تری دژەخۆر بەکار بهێنە بەسەر ئەو میکەپی کە کردێتی بۆ نمونە لەم بەشانەی دەموچای بەدەل لە چاوی ئەگەر هەربووی نەکراوە باشترە بێگومان بیکا بەسەریا باشترە وەک لەوەی هینە بەڵام ئەگەر چانسی ئەوەی هەبوو لە شوێنێک بوو کە بتوانێت ئەوە بیسڕەیە بیشوە باشترە بەڵام هەربووی نەکرا بەسەر هینەکە بیکاتەوە زۆر باشترە. باش دکتۆر ئەمە باسی تشکی خۆرەکەین ئەچینەوە سەر تشکی خۆریش ئەم ئینارانی ئێمە تاسون کاریگەری هەیە. بەڵێ بە تایبەتی ئەو سپیەکان تا ڕادەیەکی زۆر لە تیشکی خۆرەوە ئەتوانین بڵین نزیکە کاریگەرێکی بە تا بتوانین خۆمان لەوانش پارێزین بە تایبەتی وەکوتم و کەسانی پەڵیان هەیە. ئێمە دژە خۆرمانەوێت بەکاریبێنی نینە ئێرە ئێدەم سۆدوێ ئەگەر زۆر ڕاستەخۆ لێتان بەڵێ ئێستا مەحسابی ڕاستەخۆی بۆ کرێیانە ئەمە وەڵا زیاتر بەڵێ بەڵام زۆر نزیک نییە باشە باش مەگەیەکی کڵاوێکی ئەوە نەیە بەشی پێشەوەی مەگەیەکی لەوانە بکە دکتۆر ئێستا بابێنە سەرەوەی کە بابەتێک هاتووەتە ئارا ئەو با بڵین تیشکانی کە بەکاری هێنن بۆ کاتی نینۆکدانان لە خاتونەکان ئەڵێن ئەمانش هەمان کاریگەری دروستەکات کە خۆر لەسەر پێست دروستیەکە بەڕاستی بیستووە کاڵم بۆ نەگەر ویستت تۆ نینۆکت بۆ شێوەیە چاک بکەی وەدای بنێ دژە خۆر بەکار بهێنە ئەمەش وایە بەڕاستی؟ بەڵێ ڕاستە بەڕاستی ئەو قسەیە زۆر ڕاستە و تا بتوانین تۆ هەرێکە زۆر دووبارەیە کاتەوە ئەمە کێشەکە ئەوەیە لەبەرەوە بەڕاستی دژەخۆری لێبێی زۆر تۆ خۆت پاش ماوەیەکی کەم کە دەستت لەو هینابێ ئەمەرا بێ هەستی پێیەکی بە سووتانەکە چکە ئەمە قوڵ ئەڕوات ڕێک هەست بە قوڵی ئەو تیشکاکەی ئەو ئەگەر ئەو مادەیە کە چەند بابڵێن بەهێزە ئەو بابڵێن وشکیە کاتەوە چۆن کاریگەری نابێت لەسەر پێستەکە بێ ئەوە لەو لاشەوە بۆستە کە چەند کاریگەری خراپی لەسەر نینۆکە خۆشی هەیە بەڵێ بە هەمان شەوە زەرەری زۆرە. دکتۆرە زۆرینی بەکارهێنان ئەوەی کە بینیومە دژەخۆر بەکارهێنن بەس بۆ دەمچەویان بەکارهێنن بۆ مل بۆ قۆڵ بۆ دەست بەڵێ بەداخەوە بەکاربێنرێ هەر شوێنێکی بە دەرەوە بوو شوێنێکی پێست بە دەرەوە بوو ئەبێ دژەخۆری لێبێ چونکە لە پڕەکە کەسەکەت ئەڵە دەستم وای لە هاتۆ یا قۆڵم یا شوێنێکی ترم یا ملی یا سنی ئەمە ئەو نازانێ بەڵام ئەم ڕۆژانە کە هەتاوی بەرکەوتووە ئەمە هۆکارەکە بووە هەنێک کێشەی تریش کە دروستێکە ئەو کەسەکە نازانێ سووربوونەوەیە کە دروستبوونی پەڵەی زەردباوە تەنێک بوونەوەی پێستەکەی لەو شوێنە دروستبوونی مولولەی سووری ژێر پێستەکەی یاخود ئەبینێ ئەو شوێنە زۆر بە ئاسانی شینبوونەوەی بۆ ئەبێت لەبەرەوەی پێستەکە تەنێک بۆتەوە لەو شوێنەیە ئەمەش کاریگەری تشکی خۆری بەردەوامە کە کەسەکە هەستی پێ نەکردووە بە درێژایی کاتەکە ئەمانە هەمووی کاریگەری خراپی تشکی خۆرن کە بەردەوامی بەریکەوێ باش کاتە هەموو کەسێکە بێ دژەخۆر بەکار بهێنێت بەتایبەت مناڵەکان کە پێستیان ناسکتر زۆر جاڕە چاوی ڕژ ناکەم بۆ نمونە خۆرەکە زەرەگەن لێیە ئەچنە بەردەم خۆرەکە یاریەکە جا دکتۆر کەسی وا هەیە دژەخۆری مناڵ بۆ گەورە بەکارەهێنێت گەورە بۆ مناڵ بەکار پێجانەکەشی هەیە بەڵام زیاتر من ئەمەم بیستۆکەی مناڵ بەکارهاڵێڵە ئەو پێکاتانی زۆر باشترە ئەمە بەڕاستی وایە بەڕاستی خۆی بەڕای من نابێت هی مناڵ بەکار بێت چونکە ئەوەی مناڵ با بڵێن زیاتر چەورە زیاتر خستە هەنێجا مناڵەکە گوێ نایەتە کە هین بێ هەر ئەوەیە مەبەستەکەمان ئەوە بێت کە ئەو مناڵە پارێزین لە تشکی خۆرەکە چونکە کە تۆ با بڵێن ئەچیتە تەمەنەوە با بڵێن جۆری پێستەکە زیاتر حکومەکە کە چ جۆرە دژە خۆرێ بەکارێنی ئەگەر هی مناڵ بەکار بێنێ بەتایبەت ئەگەر کەسەکە کێشەی پێستی چەوریان هینی هەبێت زیبکەی هەبێ ئەمە زۆر خراپتریەکە ئەم جۆرە دژە خۆرەکە بەکاری بێنە لەبەرەوە بە ئێمە هی خۆمان هەبێ و مناڵەکانیش هی خۆیان باشە دکتۆرە ئێستا من بچمە دەرمانخانەیەک دژەخۆر جۆرە هات دژەخۆری تایە بەڵێ من
دیاری بکەم کە کام دژە خۆراکڕم یان ئەو کەسی کە لە دەرمانخانەکەی دیاری بکات یان نەخێر کەسمان ناتوانین دیاری بکەین پزیشکێکی پسپۆر پێویستە دیاری بکات کە من ئەتوانم چ دژە خۆرێک بەکاربێنم. بێگومان باشترین شت ئەوەیە کە پزیشکی پسپۆری پێست دیاری بکە ئەو بۆ ئەو زۆر ئاسانە بەڵام بۆ تۆ بۆ دەرمانسازەکە کێشەیە لەم تێگەی چونکە ئەو باشترە زانێت لە تۆ بەڵام باشتر شارەزان نییە لە جۆری پێستەکەی تۆ یاخود تۆ چیت پێویستە ئەمە یعنی من پێم وایە زۆر ئاسانە بۆ کەسەکە کە قەیچێکە بە ساڵی جارێک دوو جار ئەم سەردانە بکە لە جاتی بچێت بۆ دەرمانخانەکە بچێت بۆ لای پزیشکەکە زۆر ئاسانە بە ڕەنگە بە چارەکێک بۆی ڕوونکاتەوە کە چ جۆرە دژە خۆرێک بۆ ئەو باشە بۆ ئەوەی پاشان ئەتوانێت خۆشی بڕیار بە ئیتر فێر ئەبێ کە کامە بۆ ئەو باشە ئەتوانین دوای بچە هەمان شت بێنێتەوە لەسەری بەڵێ دکتۆر ڕۆشن ئایا ئەگەر دژە خۆر ڕەنگی تێدا بووەتە هەندێکیان هەیە وەکو ئەساسێکی تیا هەیە گۆڕانکارێک لە ڕەنگی پێستە دروستەکە ئەمە هیچ لە کاریگەریە باشەکانی کەم ناکاتەوە؟ نەخێر وەکووتم من پێم وایە ئەو باشترە وەکووتم فاکتەری فیزیایەکی کە فیزیکل فاکتەری تایە زیاتر ئەکا بە تایبەتی منەڵم ئەوانەی پەڵیان هەیە زیاتر ئەوە بەکاربێنن باشترە ئەو خانمانە بەتیرە دوو ئامانجە پێکە بەڵێ هەنێ جارنا وەکووتم هینەکەی زیاتر ئەکات پارێزگاری پێستەکە زیاترەکە چکە تەبقەیەکی ئەستور دروستەکە زیاتر یارمەتیەیە باش ئەو کەسانی کە زۆر لەبەر تشکی خۆرە ئەمێننەوە زۆر دەموچاوشتن شتێکی باشە یان شتێکی خراپە؟ زۆر دەموچاوشتن لە حاڵتێکە باشە کە تۆ ئەگەر ئارەق زۆر بکاتەوە وەکووتم ئەگەر دژە خۆرەکەی تازە کاتەوە بەڵام بە شێوەیەکی گشتی هیچ باش نییە چکە وشک بوونەوە دروستەکە تەنان لەگەر تۆ پێستیشی چەور بێ ئەبێ هەر کاتێک بیشوێت کە پێویستکە بە شێوەیەکی گشتی لە ڕۆژێکە دوو جار بەڵام ئێمە ئەڵێن ئەگەر تۆ مەسەرەن کەسەکە کارەکە ئارەقە کاتەوە چێژ لێنە یاخود شتێکی ترە ئەوە مەسلەیەکی ترە یاخود پێستی زۆر چەورە ئەتوانێت دوو جاری کەش بیشوات لە ڕۆژەکەیە لە 24 کات. دکتۆر و خاتونانەی میکەپ ئەکان دژە خۆرەکان کە بەکارهێنا قۆناغەکانی دواتری میکەپ ئەساس و ئەمانە یان پرایمەر وەمانە لە چەندێک دوای ئەوە ئیتر ئەتوانن بەکاربهێنن؟ بەڵێ دژە خۆرەکە کە داینا ئەتوانێت هەتا وشکە بێتەوە بۆ 10 دقە ئەو پەڕەکی چارەکێک ئەتوانێت ڕاستەخۆ ئەم هەنگاوانی تر بکە بەسەریا باشە بۆ دەوری چاو بەکاربهێنرێت چۆن بۆ هەمووی بتەکیید چون ئامل لە پزیشکە بەڕێزەکان من بیستمە بوون مناڵەت دژە خۆری دەموچاو بۆ دەوری چاو پێڵ و چاو بەکارمەهێنە پزیشکی واش بۆ بە پێچانەکە وەکو بەڕێزە توتی بۆ هەموو دەموچاو نەخێر آخر جۆری هەیە جۆرێکی هەیە هەرێک مادە هەیە تیژە کەسەکە هەستیاری چاوی بۆ دروستەکە ئەبێ بزانین کە ئەوەی تیانە هەنێک کەس خۆی هەستیارە چاوی ئەبێ بزانین بۆ یاڵم پزیشکەکە بۆی دیاری بکات جۆرە دژە خۆرێ بەکاربێنێ نەخێر ئەبێ هەمووی بەریکە بەڕای من بەتابێت دەوری چاو هەرت پێستەکەی زۆر ناسکترەوە نیە دکتۆرە خاتونێ کۆمنتێکی بۆ نووسیوین ئەڵێ چۆن بزانین کە پێستمان شەورە یان وشکە و بۆ چەوری و وشکی پێسیشمان هەر پێویستی بۆیە کە سەردانی پزیشک بێ؟ بەڵێ پێویستی پێێتی بەڵام ئەگەر هەر ئەو کەسە با بڵێن بۆی نەکرێ تۆ چۆن ئەزانین کە پێست چەورە زۆر جار ئەوانەی تۆ هەستی پێکی کە چەورەکە بەدەم و چاوتۆ دروستە بێ وەنیە هەنێک کەسیش بەچیە ئەزانی ئەبێ بزانین زۆربەی ئەوانەی کە لە هەنێک شوێن تایبەتە شەرنی هەموو پێستەکەی چەور بێ یا زۆر کەس تێکەڵە یاخود هەستیارە و هەستیارەکە وای لێ کا چەور بێ زۆر جار و کەسانە کونیلەکانیان ئەبینی تۆزێک گەورەترە لەوانەی کە پێستیان وشکە زیبکان زیاتر بۆ دروست ئەبێ وەکوتم چەوری زۆر بە ئاسانتر چەورە بێ پێستی یاخود هەستەکە کەمتر پێویستی بە شێدارکەرەوەیە ئەمە واتای ئەوە پێستی زیاتر بەلای چەورایە بە پێچوانەشەوە ئەوی پێستی وشکە خۆی هەست بە وشکی و خوڕانەکە زۆربەی کاتەکە یاخود هەستەکە پێویستی بە شێدارکەرەوەیە یاخود هەستەکە بە شتێکی بەسیط پێستی زۆر وشکە بێتەوە ئەمە پێستی وشکە کەسیشێ پێستی نۆرماڵە ئەمانە بێگومان باشترینە بەڵام ئەم پێستە نۆرماڵەش ئەگەر ئاگای لێنە بێ ڕەنگە زوو وشک بێتەوە یاخود بە شتێکی تر کە بەکارێنێ زۆر چەور بێت چەوری کات یاخود زبکی بۆ دروستکە باشە دکتۆرە لە سەرەتایە باست لەوە کرد کە زۆرمانەوە لەبەر تیشکی خۆرە ڕەنگە ببێتە هۆکاری چۆشبوون بە شێرپەنجەی پێست بۆ هەموو کەسێ هەروایە و ئەمەوێ زیاتر لەسەر ئەمە قسە بکەین
بەڵێ بەگشتی وایە بۆ هەموو کەسێ بەزوک ئۆکوتم زیاتر بۆ ئەو کەسانی کە پێستیان سپیە هەتا کاڵتر بێ ئەو کێشیان زیاترە یاخود هەتا زیاتر بچێتە تەمەنەوە ئەو کێشانەی زیاترە هەنێک کەسێ هەنێ ئۆکوتم هەنێ جۆرە دەرمان بەکارێنن ئەبێ کەمتر بڕۆنە بەرە هەتاو چکە ئەمە هەستیاری دروستەکە لەگەڵ هەتاوەکەیە و کێشەی سووتان و پاش سووتانەکە یاخود پاش دروستبوونی ئەو پەڵانە ئەم پەڵانە ئەگۆڕێت یاخود هەنێک کەس خاڵی هەیە خاڵی ئاسایی ئەم هەتاوە ئەبێتە هۆی گۆڕینی جۆری ئەم خاڵانە بۆ جۆرێکی خراپ لەبەرەوە ئەوانەی خاڵیان زۆرە ئەگەر هەستکات خاڵەکە بە شێو لە شێوەکان ڕەنەکەی گۆڕاوە شێوەکەی ئەبێ سەردانی پزیشکی پێست بکە هەنێک کەسی کەش هەیە خۆی لە جیناتیا هەیە کە هەستیاری هەیە بە تیشکی خۆر بە کەمترین بەرکەوتن خورانێک و سووربوونە و بڵق و ئەو شتانی بۆ دەرەکەوێت لەسەر بە تایبەتی قۆڵی یاخود سنگی یاخود دەم و چاوی ئەمانە ئەبێ زۆر خوان پارێزم کرێمی ڕۆژ ئاماژەی بۆ کرێت کە هەر لەسەری بڕێک دژەخۆری تایە یاخود هەندێک زەیت هەیە لە بانگەشەکە ئەڵێن ئەمە دژەخۆری تایە و ئەتوانێت بە بەکارهێنانی ئەم زەیتەکە لە پێستتدا بچیتە بەردەم هەتاویش پێستت کێشەی بۆ دروست نابێت دکتور بەڕاستی ئەم بڕانەکە لە کرێمی ڕۆژیان لە هەندێک لەم زەیتانە هەیە وا هەیە تۆ ئیتر دڵنیابی تو بچیتە بەردەم خۆرەکە بێخەم وڵی ئێمەش حەزمانە کردوابێ بەس بەداخەوان نییە بە تایبەتی ئەو زەیتەکان هیچ من پێم باش نییە کەس بەکاری بێن و بڕاتە بەر هەتاو بەڵام ئیتر کرێمی ڕۆژ ئەگەر دژەخۆریشی تیا بێت وەکوتمان ئەبێ دوای سەعاتونیە بەلانی کەمەوە تازەی کاتەوە خۆ کرێمی ڕۆژە بێ سێرێکی بزانین چیتیا یاخود SPF-ەکەی چەنە خۆ ئەوە نیە ئیتر کرێمی ڕۆژتیوانی عادەتەن کەم پێم وا بێ ڕۆژ وایە باشە دکتۆرە بەنسبەت دەموچاوشتنەوە بە ئاوی سارد بشۆرێت بە ئاوی گەرم بشۆرێت بە ئاوی شلەتەن بشۆرێت کامیان پێویستە بۆ ئەوەی کە کاریگەریکی خراپی لەسەر پێستمان نەبێت ئێمە هەمومان ئەبێت تا هەوڵ بین ئەگەر بۆمان گونجا بە ئاوی شلەتێن دەموچاومان بشۆین یا خۆمان بشوین سەرمان بشوین چکە پێستی سەر و هەمووی هەمان کێشەیەکی بۆ دروستە بێ ئەگەر سارد خراپە؟ بەڵێ چ سار چ زۆر گەرم ئەمانە ئەبنە هۆی وشک بوونەوەی ئەو پێستە و دروستبوونی هەنێک خوران و هەنێک پەڵا یاخود ئەوانی کێشەی ئەگزیمان هەیە یاخود هەنێک کێشەی تریان هەیە ئەمە خراپتر ئەکات یاخود هەنێک کەس هەیە خۆی پێستەکەی کێشەی نیە بەڵام ئەوەنە ئاوی زۆر سارد یا ئاوی زۆر گەرم بەکارێنە لە پڕەکە پێستەکەی گۆڕا بۆ پێستێکی با بڵێن تووشی ئەگزیما بێ یا تووشی کێشەی ترە بێ هەوکردنی پێست بە جۆری جیاواز باشە دکتۆر خاتوونێک بەڕێزیان پرسیاری لە جەنابەت کردوەتی کێشە نییە دژەخۆرەکە سپیاوی تێدا بێ واتە هەم دژەخۆر بێ هەم سپیا و سپیا و نازانم بەڵام ئەو ڕەنگە بەبەستی ئەساس بێەوە نیە یا ئەوە بێت کە جەنابەت باس بڵێت تۆخترە بەڵێ ئەساسی بەڵێ مەکیاژە وەکوتمان بۆ خانمان باشترە هەنێ جار بەڵام جۆرێکی باش بێ باش اینجا بەڕێزێکی تر و تویەتی کە دژەخۆر لە ژێر مەیکەپ لێ بدرێت کاریگەری ئەمێنێ چۆن تویەتی ئەگەر دژەخۆرت لە ژێر مەیکەپ لەژێر ئەساسەکە بەکارهێنا دژەخۆرەکە هەر ئەتوانێت ئیشی خۆی بکە بەڵێ بێگومان وەکوتمان دای ئەنەی دوای ئەوەستی دەدەقات تا وشکە بێتەوە زۆر بە ئاسایی توای مەیکەپ بکەی بەسەریا بەڵام بە شەرتێک ئەم مەیکەپە ئەوە نە تۆ با بڵێن دەستی لە نەخەیکە هینەکە لێ بکاتەوە بەڵێ ئەتوانی دژەخۆرەکە بەڵێ باشە خاتونێک تێ پرسیاری کردەوە چۆن دژەخۆرێکی گونجاو بۆ پێستمان هەڵبژێرین واتە تایبەتمەندی دژەخۆرێکی گونجاو بەدیارە مەبەستی ئێرەیە بۆ وڵاتی خۆمان چ جۆرێکە وەکوتم ئەوە ئەکەوێتە سەر جۆری پێستەکەی ئەو ڕەنی پێستەکەی جۆری پێستەکەی یاخود ئەگەر کێشەی هەیە یان نا ئێستا بە شۆکی گشتی ناتوان وەڵامی بەمەوە چونکە بۆ نمونە ئەو ئەگەر پێستی کاڵە پێستەکان ئێمە لە پینی پێستە جیاکراوەوە بۆ 6 جۆر پێست 6 ڕەنی پێست 1 و 2 ئەوە بە زووترین کات ئەسووتێنەوە بێ کەمترین کات لە 10 دقە بۆ چارەکێک لەبەر هەتا بنڕێک ئەسووتێ ئەگەر لەم جۆرەیە ئەبێت بەرزترین هینی ڕێژەی SPF بەکاربێنێ و لە 10 دقە زیاتر لەبەر خۆرانە بێ و ئەگەر پێستی چۆرە ئەبێت تایبەت بە بۆ جۆری پێستی چۆر یاخود بۆ جۆری پێستی وشک تەنانەت هەیە تایبەتە بەوانی کە پەڵیان هەیە لەسەر پێستیان بێت دژەخۆرەکانمان زستان و هاوینەی پێ بکەین وایە بەڵام من پێم وایە بێت بەهێزتر بێت
بۆ زستان خەفیف بەڵێ چکە ئەو فاکتەرانە هەمووی دەوریان هەیە ڕۆڵیان هەیە لە هەڵبژاردننی دژەخۆرەکە بۆ نمونە ئەگەر هاوین بێتەوە ئەو کەسە زیاتر ئارەقەکاتەوە هەتاوەکە بەهێزترە زۆر ئەمە ئەبێت دژەخۆرەکەی جیاواز بێت تەنانەت هەنێک کەس هەیە خۆی پێستی زیاتر بەلای چەورایە بەڵام لە گۆڕینی وەرزایە خۆت لە زستانە نۆرمەڵە بێتەوە دژەخۆرەکەی بگۆڕێت. دکتۆر من پێستم یەکێ لەو پێستانای زوو هەست بە وشکی ئەکات لە ژێر دژەخۆرەکە ناچار عادەتەن شێدارکەرەوەیەک بەکارەهێنم اینجا دژەخۆرەکە. ئەمە دروستە؟ ئەمە چاکە زۆر باشە بەڵام ئەگەر تۆ بتوێ کارەکە ئاسانترکەی ئەتوانین دژەخۆرەکە لەو کاتەیە کاستەکەی یاخود دوو جۆرە هەبێ بیگۆڕی بە شێوەیە تۆزە شێدارکەرەوەی تیابێ. بەڵێ یەکێک لە وەکوتم سوودەکانی دژەخۆرەوەی کە شێش ئەیە بۆ پێستانی کە بەلای وشکە ئەڕوا ئەگەر جۆرێکی تایبەت هەڵبژێریت. باشە دکتۆرە دژەخۆرێک هەیە گشتی بێت بۆ هەموو کەسێک بگونجێت ئەمە پرسیاری بەڕێزیەکە کە لەگەڵ هەموو پێستێکە بگونجێت؟ بەڵێ هەیە خۆی لێ نووسراوە بۆ ئۆڵ سکین تاپسی بۆ هەموو جۆرەکی پێست بەڵام بەڕاستی ئەمە لە هەموو کەسێکە سەرکەوتوو نابێ بەداخەوە چکە هەنێکێ بەڕاستی زۆر پێستیان وشکەیە خود زۆر چەورە کە ئەوەش بەکارێنێ هەر سوودی لێ نابینێ. زۆر باشە جا ئەگەر خوا نەخوازە هات و کەسەکە چوە سەیران و پێستەکە سوتا لە بەرهەتاوەکە اینجا چ بکە با باسێکەوەش بکەین دکتۆر؟ بەڵێ چارەسەرەکانی پاش سووتانەکەەوە نیە ئەبێ بە وەکوتم زیاتر ئەوانەی کە لە دەرەوەن یاخود بۆ ناچن بۆ مەلە ئێستا حەزیان لێ بێ خەڵکەکە زیاتر پاش هەموو چوونە ناو ئاوێکەوە بەپەلە بە ئاوێکی فرێش ئاو بکەن بە خۆیانە بۆ ئەوەی ئەو ماوادانە یاخود چجای خوێ بێ یاخود کلۆر بێ چی بێ پێستیانەوە نەمێنێتەوە بۆ سووتانەکە ئەبێت وەکوتم ئاوێکی تۆزێک بەلای ساردا بەو شوێنەیە بیکەن بەڵە فێنێکی کاتەوە هەنێک شت هەیە بۆ پاش هەتاوە کرێمە وەکو هین ئەڵمادەی ئەلۆڤێرای تایە یاخود سوودین کریم پێڵەن هێورکەرەوەی پێڵەن ئەمانەی لێبات ئەمە لە دەرمانخانەکان هەیە؟ بەڵێ هەیە. بڵێن چ کرێمێک؟ سوودین کریمی هێورکەرەوە هی پاش هەتاوە پاش سووتان هەنێک مادە هەیە بە تایبەتی زینک ئەمە مادەیەکی زۆر باشە و هەم بۆ چاکبوونەوەی برینەکان چاکبوونەوەی سووتانی هەتا و بە هەمان شێوەکو دژەخۆر توانین بەکاری بێنی چکە بەڕاستی زۆر پارێزگاری لە پێستەکە من هەنێک کەسێ توانای ڕەنگە نەبێت دژەخۆر بکڕێ ئەڵێم کرێمی زینکەکە زۆر هەرزانە لە هەموو شوێنەکە ئەتوانێت ئەوە بەکاربێنن بەڵام زۆر سپی دەرەکەوێت بە دژەخۆریش ئەکرێت بەڵێ زۆر پارێزگاریەکە لای خۆمان زۆر جار ماسیش بەکارە هەم دکتۆر ماست بەڵێ زۆر خراپە هەموو شتێک خراپترەکە بەڵێ ترشە ئەمە هەڵێکی زۆر گەورەیە بەڵێ کاتێ دووبارەی نەکەنەوە. باشە دکتۆرە چی واکات خاڵی ڕەش لەسەر ڕووسارمان دروست بێ لەسەر پێست دروست بێ؟ بەڵێ بە دەرەجەی یەکەم ئەمە جیناتە واتە لە بۆماوە یا دیاری کراوە کە ئەم کەسە زیاتر لە کەسێکی ئاسایی خاڵ دروستەکە یا خودپەڵە دروستەکە بەڵام دووەم فاکتەر بەڕاستی تشتی خۆرە ئەمە هانی ئەیە دروست بێ یاخود تۆخیەکاتەوە ئەمە چی ئیسباتیەکە یاخود ئەیسەلمێنێ ئەوەیە کە لە وەرزی زستانە ئەم کەسانە هەنێ خاڵی نامێنێ یاخود کاڵە بێتەوە یاخود پەڵەکانی کاڵە بێتەوە. بۆ پەڵی ڕەشیش بە هەمان شێوەیە پەڵی ڕەش لەسەر ڕووسار دروست بێت ئەو کارەکەی خۆرە؟ بەڵێ چکە ئەمە پەیوەندی بە میلانینەوە هەیە خۆر کە ئەیا لە پێستەکە ئەم خانانە ئەیانوێ پارێزگاری لە پێستەکە بکەن لە تشکی خۆرەکە وەکو شتێک بە بڵێن سەریان لێ تێکەچێ کۆ ئەبێتەوە لە شوێنێکە و زیاتر میلانین دروستەکە لەو شوێنەوە دروستبوونی پەڵەت. ئەگەر لەسەر دژەخۆر یان پاراستنی پێست خاڵێک ماوە کە بەڕێزت بتەوێت لە کۆتای گفتوگۆکەمانە ئاماژەی بۆ کەی فەرموو؟ ئەم هینانی کەوتمان ئەم هەنگاوانە ئەمە ئاسانن تکایە ڕۆژانە پەیڕەوی بکەن بەکارهێنانی شێدارکەرەوەیکی تایبەت بە پێستان بەکارهێنانی با بڵێن ئێمە پێڵەن غەسوول یاخود پاکەرەوەیکی تایبەت بە پێستان و بەکارهێنانی ئاوێکی شیلەتێن بۆ پاکردنەوەی پێستمان پاشان ئەتوانین دژەخۆرەکە بەکاربێنین و زۆر ئاسانە و تا بتوانین لە سێبەرا بمێنینەوە. لە شەو ڕۆژێکا چەند جار بەکارهێنانی ئەو غسوولەی کە باسی کرد و دەمچەوشتن گونجاوە؟ بە شێوکی گشتی دووکەڕەت ئەگەر وەکوتم هەنێک کەس لە دەرەوەمێنێتەوە یا ئارەق کاتەوە یاخود پێستی زۆر چەورە ئەتوانێت دوو جاری کەژە بەبێ پێویست بەکاری بێنێ. زۆر سپاس بۆ زانیاریەکانی بەیانت بەڕێزت دکتۆر ڕۆژان.